مردن لە پێش هەمووانە، بەڵام دوو جۆر مردن هەیە. جۆرێکیان لە مای سەروەری و سەربەرزیە بۆ مردوو، بۆ کەسوکاری، بۆ هەواڵەکانی، بۆ هەموو ئەوانەی کە لە ژیانە ناسیونی. مردنێکی تر هەیە، مردنی شەرمەزاری کیە کە نۆکەرانی بێگانە و تێرۆریستەکان و دژمنانی گەل تووشی دێن. لە سێهەمین ساڵیادی کۆچی دوایی سەرۆک و ڕابەر و خەباتگێری زیاتر لە نیو سەدا لە پێناو مافی ڕەوای میلەتەکەمان سەرۆک مام جەلال کەرکووکیەکان دووپاتی دەکەنەوە کە لە دەستدانی سەرۆک مام جەلال خەسارەتێکی گەورە بووە کە هەرگیز جێگای پڕ نابێتەوە و لە دەستدانی خەمێکی خستە نێودڵی هەموو تاکێک لە عێراقدا. مام جەلال کەسێ بوو لەوانەی کە سیاسەتمەدارێکی زۆر گەورە بۆ ملەتی کورد بە تایبەت بۆ کەرکووچیەکانیش کە هەر ئەو توانی مەسەن لە مڕافعاتەکانی بەغدادا کە بتوان لە مەسی حکوما بتوانێت کەرکووک بیسەلمێنەوەکو کەرکووک کوردستانیە لە ساڵانی 1922ەوە کە چەند جار لەسەری قسەی کردووە بە هەموو شێوازەکان کە کەرکووک کوردستانیە. بەداخەوە 3 ساڵ بەسەر کۆچی دوایی بە ڕێز مام جەلالە تێپەڕا یادی بەخێر بێ بەهەشت جێگای بێ بەداخەوە کەلێنێکی گەورە بوو بۆ هەموو کوردستان، هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتی کەرکووکیش لەبەرەوەی خەڵکی کەرکووک زۆر شانازی بە ڕێز مام جەلالەوەکە و لە دوای مردنی ئەو نەخۆشیەکەیەوە باری عێراق هەمووی بە تەواوەتی تێچوو بە تایبەتی کوردستان و کەرکووکیش بەداخەوە منەڵێم. دیارە بێگومان ئەمساڵ 3 ساڵ بەسەر تێپەڕبوونی کۆچی مام جەلال لە تێپەڕێ قسەکردنە سەر بە ڕێز مام جەلال قسە و باسێکی زۆر هەڵەگرەیە، زۆر لەوە گەورەتر لە میدیای لە ڕاگەیاندنەوە قسەیەک لەسەرکە. ئەمە وەکو کەرکووچیە زۆر نیگەرانین. کێشە و خەمەکانمان زۆرە، هەچیش هاوارکەن بەداخەوە بێتە هاواری چۆڵەوانیە. بەڕێز مام جەلال فریشتەی فریادڕەز بوو، فریشتەی فریادڕەز بۆی کێشە سیاسیەکان، مافە یاساییەکان، دەستوریەکان، نەتەوایەتیەکان. بەڕێز مام جەلال سەرکردەیەکی ئاسایی نەبوو، سکرتێرێکی حیزبێ نەبوو، هێندەی پیاوێکی نەتەوایەتی بوو. فریادڕەسی پێم وابێ هەر چوار پارچەکەی کوردستان بوو. سەرۆک مام جەلال پشکۆی هەموومان بوو، یعنی سەرکردەیە بوو تا بڵێ یعنی پشتمان بۆ بەست بوو کە ئەو نەما بەواری کەرکووک ڕووخا لەلایەن هەموو شتێکەوە بگرە من یعنی تا ئێستا هەر یعنی هیچ ئەو نەماوە هیچ خۆشیەکمان نەبینی و لەم کەرکووکە. چاودێرانی سیاسیش پێیان وایە کە سەرۆک مام جەلال بە سیاسەتی حەکیمانەوای کردوبوو کە باڵانسێک لە نێوبەرەکانی دژ بە یەک لە عێراق و ناوچەکە ڕابگرێت بەوەش مام جەلال نازناوی سەمامی ئەمانی پێ بەخشرا. هەر بۆ خۆی بە خەڵکی ئێرە دەزانی و بە فیعلیش خەڵکی ئێرە بوو، بەڵام لەگەڵ ئەوەی کە خەمی هەموو عێراقیەکانی بوو، خەمی بەغدادی بوو، خەمی هەرێمی کوردستانی بوو، خەمی گەورەی مام جەلال کەرکووک بوو بەڕاستی و بە دڵسۆزی و بە عەمەلی ئیسپاتی کردیانی بۆ هەموو نەتەوەکان. هەموو مانگجارێ، هەموو دوو مانگجارێ، سێ مانگجارێ ئەهات کە ئەهات هەر لە حیزبەکەی خۆی و خەڵکەکەی خۆی نا لە نەتەوەکەی خۆی، بەڵکو نەتەوەکانی تریش پەنایان بۆ دەبرد. ئەوە بەڕاستی بەڵگە بوو لەسەرەوەی کە وەکو شاهدیەک دەتوانین بڵێن بەڵگە بوو لەسەرەوەی کە خەمی کەرکووشی بوو، خەمی ڕێخستنی ماڵی کەرکووچی بوو، خەمی ڕێخستنی نەتەوەکانی کەرکووچی بوو. لە ڕاستیە کەسایەتیەکی سیاسی ناوداری ناوچەکە بوو. جەنابی مام جەلال پیاوێک بوو کە هەمیشە ڕۆڵ و کاریگەری و جێپەنجەی لە تەواوی ڕووداوە سیاسیەکانی نیوسەدەی ڕابردووی ناوچەکەدا هەبووە و پیاوێک بوو هەمیشە هەوڵیەدا پەیوەندیەکانی لەگەڵ سەرجەم نەتەوەکان، لەگەڵ سەرجەم لایەنە سیاسیەکان، لەگەڵ سەرجەم بیر و ڕاجیاوازەکان لەم پەڕی چەپ بووە و پەڕی ڕاست هەبێت. پیاوێک بوو لە سیاسەتکردندا واقعی بوو، پیاوێک بوو لە سیاسەتکردندا دەیتوانی تەوازونێک لە نێوان دژیەکەکاندا ڕابگرێ و کاریزما و کاریگەری کەسایەتیەکەی خۆی سەپاند بوو بەسەر خەڵکدا، بەسەر لایەنە سیاسیەکاندا، بەسەر جەماوەردا کە ڕێزی تایبەتی بگرن. لە ڕاستیدا کۆچی جەنابی سەرۆک مام جەلال کۆچێک بوو هەموو عێراقیەکانی خەمبار کرد، کۆچێک بوو
ئەتوانم بڵێم نوقسانیەکی لە سیاسەتکردن و سەرکردایەتیکردنی گەلی کوردستاندا دروست کرد کە تا ئێستاش ئێمە هەست بەواکەین. سەرۆک مامجەلال ناوی تەواوی جەلال شێخ حوسامەدین کوڕی شێخ نووری کوڕی شێخ غەفورە لە ساڵی 1933 لە گوندی کەلکانی قەتباڵی چای کۆسرەت لەدایک بووە و بەشێکی زۆری تەمەنی لە ژیانی پێشمەرگایەتیدا دژ بە دەسەڵاتە دیکتاتۆرەکانی ناوچەکە بەسەر بردووە و لە دوای پرۆسی ئازادی عێراق دەبێتە جێگای متمانی سەرجەم لایەنە سیاسی عێراقیەکان و وەک یەکەم سەرۆکی دوای ڕژێمی بەعز دەستنیشان دەکرێت و لە ماوەی سەرۆکایەتیدا مامجەلال چەندین جار بەهۆی خراپی دۆخی تەندروستیەوە سەردانی نەخۆشخانەکانی ناوە و دەرەوەی وڵات دەکات تا دەگاتە ئەو ڕۆژەی مامجەلال دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و تەواوی کورد و عێراقیەکان و ناوچەکە خەمبار دەکات و بە لەدەستدانی بۆشاییەکی سیاسی و ئەمنی گەورە لە ناوچەکە دروست دەبێت و تا ئەمڕۆ ئەو بۆشاییە پڕ نەکراوەتەوە. ئازادشکوور گەلی کوردستان، کەرکووک.